هێریشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەر هەرێمی شەهبای باکووری سووریا بەردەوامە. کچێکی کورد خۆپیشاندنەکانی دژی ڕژیمی ئێران لە واشنگتن ڕێک دەخات و کچانی شنگال لە زانکۆی سلێمانی توانەکانیان پیشان دەدەن. دنگ امریکا سلاوورز نهفکاری من دخیل شمو من صالح دمیجر بو بینر هجاد دمجمر هفته بیانیل واشنگتن پایتخت ام خلک کنو یا برنامه کرد کانکشن جورا پیشکش دکن. ام کادت ام باش کرد کانکشن لسر پلاتفورمکانی دنگی امریکا و کانالی NRTش بلاو دکرید. فروکن شرن ترکیه شوابوری و ایرو بربانگ چند دور لحریم شهبایا باکور سوریه با مباران کرنو ایرو چند جه تو بارانجی کرن. اف ایریشن تین دمکی دا که سروک ترکیه رجب طایب اردوغان گفا ایریشه که بجایی لباکور سوریه دخواه. جبو اگهین بهتر نها پیامنرین ما نوروز رشو جباکور سوریه و خجیجان فارقین ج دیاربکر آمده به مرانه دما و باش نوروز اگهین داویل دور وان ایریشان لباته چنه؟ بله تو باران و بوما باران ارتشا ترک لسر دورن باکور سوری روژا حشته بردوام دیکن خود ناف داجی هرم شهبایه و گندوار ناحیه شیراوا یا عفرینه ده انجام آقا تو باران شوا چوی دا وکی کتانی زمان کو بارافرن شر ین ترکی بفروکخانه منغه آرمانج گرد هر وکی دن گنده شوارغا و دورن جهیجه هرم شهبا لتنشتا کو تو باران کو ده بفروكين شر لدفرا شهباي بتايبت لفروكخانه منغه هاتن انجام دان ایرو دان سبیجی افتو بران باوای کی بردوام کو به چکینگران گلک خال او گند ناحیه شهبای ناحیه شهبا و هر وکیدن گند ناحیه شهروا یا عفن جهاتن ارماج گرتن وان کلیان دجی افتو بران از کارم بیجم کو بردوام ده انجام و تو بران د تنها آگاهی پشتراست دور زرارن کو گهشتن عالیین لشکرین سر عبده هنه نهاتیه دیار کرن لی زرار مادی د گندن کو افتو بران اف ارماج گرتن افریقین شر چی بونه گلکن کل دورن وان گند ناحیه شهروا بتایبت سیویلن عفرینی در بدرن عفرینی کو خود بسدان لوان گندان بجهبونه او جیجان وان کتیه مترسیه تا نهاجی از دکارن و آگاهی جاره کردن پشتراس بکم تو باران کو جشوا چوی و بربانگا ایرو سبه دوان کلیان داجی لسر گندن ناحیه شهروا هرم الشهبة وكشوارغ تنه بعين دقنه وجندن شراجي وكجندن عقيبة كجار بجار دبا أرمانجا توبين دفي تبارانا هري طويل سر هرمه بدوامه لتنشتا فيجيش خو اف تباران بوي سدما كو هنگندين طيبتي ناحية شراوا خو بسبرين گندن نزيكتري وان كجبر انجام تبارانه زرار مادی جی دنوانده چی نبه باشه نوروز لوان هریمان کی بهتر هنه یعنی کی جان هزین رزگار کرنا عفرینه هنه کی جان هز لسر عرده هنه و اف تو باران و بمب باران آرمان جنوان به آوای کی تایبت چنه یعنی جهن سربازین لشکرینه جهن سویلن اف چاوتن تو باران کرن و بمب باران کرن بله وکی کمانی زمان افتو باران وی هفته به آوایی کی هم چکن گران آلیم تانگ و توپن مدفعیه لآلیه گندن کو دبن سرواریا هزن ترکی داد تی آرمانج گرتن هر وکی دن اف دورن کو تین آرمانج گرتن چه هرما شهبا دبه و گندن ناحیه شهروا دبه دورن کو هم شینین دوره بخله بجه دبن لتنش تاوانش در بدرن عفرینی لیدمینن یک جبالار سرکه کو سروک کمار ترکیه دبه او آرمانجا چالاکیا اپراسیونا فروکین وی و هر وکی دن دبه کوره ور داین چالاکیا که بجهیجی برلوار لیکرن باجار ترفعتی باجار کی سرکه یا دور شهبای کوتیدا هزن بسر حکومت سوری هنه هزن رزگاری عفرینه هنه و لتنش تاوانجی ملیسن بسر ایران جل دوره بجهبونه و اف باجاروک نزیکی گنده نبرو زهرائه هر وکی دن
خال و بارگهن هزن روسی جی و گرن خوشی دفره انجام دادن انجام و اف دفره باکور سوری یعنی باکور حلب انجام الهفکرین کو اسیتانا الف دفره اف هز حمو سردستن و خالن کوتین ارمانج گرتن نتنی ام دکارن ببین دفرین لشکرین جبرکو زرار مادی لگند عاقب طایبت یا ناحیه شراز کارم ده انجام و هفته داراگینم گلک سوال گلک روشا در بدرین کل وان گندنا بجهد بن و خصباتن و گندنا پشتی ایریشال سر عفرینه نهاد ده خطریه که دایه ده داویه دا ایریشا کنها هر حال هر دم نوروز هر چندی کو ایریش یعنی ایریش جهن لشکری جی بکن جاردن سیویل زیان دبینن ده هر شرکی وهادا از وگرم جم تز بچم جم خجیجان لترکیه هسته که چاوانا هیا درباره اف پلانین کو اردوغان را گهاندون بری چند روزی که کوه ایریشه که بجایی به باکور روجلات سوریه اپوزیسیون و درباره دا چه بیجه شخوا نرینا دستلات دیاره بله دم باش و همیان را وکی کوچه دست نشان کرد اصلا خدا و دم که دریشه گوت و پلان ترکیه سر اپراسیون اسمانی و آل عرض دومه شخو دو هری داوی اردوغان الباجر کنه هرچند بدام نکشی یعنی لگوت کو حتی ام سینور خوب اوله نکن ام دست جو اپراسیون خو برندش برکو اویاج بومه ارککا نتویه وکیدن بدنگیا اپوزیسیون HDP پیشتر بدنگیا وان دومه کندزانن نه CHP نه پارتی دی یکسر برتک نشان ندابون حتی پشتگیری خو را گهاندبون جبوی اپراسیونش برکو اوجید چارچوبه یا ایریشن تروری دادن رخینن و جبوی یعنی اولهیه نتوی و مسئله دگرن دست خواه بس آکو بتوندی لدیجی درت HDP و HDP بالی دکشن سر ایریش استانبول هر وسا سال 2012 و نزان دوی دمی داشت گلک شروع پفچون هبو HDP شو یکسر دویجه و ایریش استانبول کرن هجت وکا چک بکارت اینن کو دست به اپراسیونی بکن هن راگهاندن هن روزنامه و اجانس نیز حکومت بحثا و یکیت کن کد بهش خو اصل خدا و 6 ماه زده تره میتا ترکیه لسحای آماده کاریا و اپراسیونی دکه جبر و سدم اویا نتشتکی نویه زود ته پلان کرن اوش خو وزیر بروانی هولوسی اکردو لجوینا ناوندی پارتی دادو گشه پیدانه دا پیشکشی که ذکر بول سر هم اپراسیونال باکوری عراقی که دوم هر وسا ایریشن اسمانی ال آنها روجاوای کردستان هر وسا هرما خسر دومه وی گوت بو کو جبوی کو اف اپراسیون ما اسمانی باش به سر بکه و بگیش ارمانجا خو لازم کو ام وی اپراسیون به اپراسیون اردجی قیمتر بکن و دمکی نزد چاوری کو ام دست به اپراسیون بکن هرچند ناوکی ندل ایرو هولوسی کار جبوی کنترل کردن وان اپراسیون کل عرضه دومن تایبت پنچه کلچ دبیشن کو جنیسان ورده با کوری عراق لسر بنگام PKK دومه جبوی کنترل ایرو چیه گوری یکسک و سر سینور خط سینوره لی چاوری کو دمکی نزد هرچند ناوش ندن کو عبدالقادر سلوی نویسکاره کی نزد حکومتیه وی بحث 27 مجدار کربو نهات شتکی وسا نین لی حکومت شی اردوغان جی هولوسی آکار جی بحث دمکا کرد کن بجن کو دمکی نزد ام دست به اپراسیون بکن اف خال زلال بود دعوالی برنید کم نوروز جبردما ما کم خلق لوی خلقی بتایبتی در بدر عفرین لهری ما شه باید و در بارید چه بجن اگر هاتو ایریشک وها وکو خجیجان بحث کری شک بجاهی بو و دم بجارن لپیش خلقی سیویل لوی دره چنه بله شخوا روشا در بدران روشا هری زحمت و آلوزت و ایریشن کرده ده جبرکو اوج بشتی 4 سالان لبندا و گرکی بونجبو هرما خوا نه لبندا کو جارکه ده کوچبر ببن یانجی در بدر ببن یانجی کو جارکه دن ببن قربانیین وکی کو اوتین زمان و هر جار و یکیش بو راپورتین دنگ امریکا جی دبیجن ام نه دخوازم ببن قربانیین لهفکرین ان آلین کو در باسیش
سوریه بینو و دشاری ودا سردستن و نجی ببن قربانی الهفکرین کو لسر دربدران لسر ما و هر افیاکا پیکوره لتنشتا و تشتی کنها دسریوان او نها لتنشتا وان ایرشتان و به اوایه کی بردوام هم جالی فروکه شریان ترکیه و انجام تنداین هم جی به توپان کو اف نتن روشا ایرویا اف ایرشن لسر دوره ج 4 سالان دا بردوام دیکن لتنشتا و او تین زمان کو خواسته کو دا خازوان او کو وگره آلین ناونتوی نبن هفکار ایرشا سروان بو او بونا قربانی سرکه ده انجام هوا ایرشان دا زاروک نوان ناشن دستانا لتنشتا و کوچبریه لتنشتا و دربونه امبورگا که هیا کوزوی دستانا سار و سرما لسروان لتنشتا کو نبونا ستومانی نبونا هر حال بوسیام با الیکاریان جهره و الیکاری جی دزگهن ام بیر خیرخوازی نوناتویجی لوی هرمه نینن براسی روشک نگلکی باشش بو خلک در وقت گوش به تایبتی کو ورزا زوستانی لبردریه سپاس نوروز رشو پامنی رامج باکور سوریه مرابوی و خجیجان فرقین ج دیاربکر آمده گلک سپاس بودم آوا سپاس بوجی سپاس خوشتن باش دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەنجومەنی مافی مرۆڤ سەر بە نەتەوەی گرتوەکان سەرکوتی هێزەکانی ئیران بۆ سەرخۆپێشاندەران یاشتی خوازی شەرمەزار دەکات و دەنگ دەدا بە دروستکردنی لێکۆڵینەوەیەکی ئاست بەر سەبارەت بەو سەرکوتکردنە کوشندەیە. بۆ تاوتۆکردن و شیکردنی ئەم ڕووداوانە لە ئێران کە ڕووەدا ئێستا میوانداری ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە سوید لەگەڵمانە کاک ئەحمەد ئەم کاتت باش پێش هەموو شتێک دەمویست بزانم وەکو چاودێرێک پێشهاتەکانی ئێران بە تایبەتش لە شارە کوردیەکان ئێستا چین لای تۆ؟ زۆر سپاس وێڕای سلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. دوایین پێشاتەکان ئەوەیە کە ئێستا کوردستان ئەوەیە کە بە فارسی پێی دەڵێن حکوومەتی نظامی بارودۆخی نائاسایی ڕانەگەیاندراو بە ڕسمی ڕایان نەگەیاندووە لە ئێران بەردەوامە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و جگە لە بارودۆخی ئابووری زۆر خراپ ئەوەیشیان لێ زیاد کردووە چەک و تەقەمەنی و هێزێکی ئێجگار زۆر لە کوردستان کۆکراوەتەوە جگە لە کوشتن و بریندارکردن و زیندانیکردن و ئەمجار ناڕەحەتکردنی خەڵک لە ماڵەکەی خۆیان و تەقاکردن تەنانەت لە دەرگا و پەنجەرەی ماڵی خەڵک شتێکی دیاردەیەکی سەیریش پەیدا بووە ئەویش ڕەفاندن بووە بە بەشێ لە کارەکانی ڕژیم بە تایبەت لە شارەکانی ستنا لە مەریوان لە سەلاسی باوەجانی لە سەحنەی کرماشان و هەروەها لە شاری مەهاباد تەنها لە مەهاباد لە ماوەیەکی کورتە 18 کەسیان ڕەفاندووە. ئەم ڕەفاندنانە زیندانیکردن نییە چون زیندانیکردن هێزێک دەچێ و ئەیانگرێ و دەیباتە زیندانێکەوە بەڵام ئەمەش دیاردەیەکە کە زیاد بووە خۆشبەختانە پشتیوانی خەڵک گەرم و گوڕە خۆپیشاندان و مانگرتن زۆرە بەڵام دیارە ئێمەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانی پشتیوانی زیاتر و گەرم و گورترین لە بە باقی شوێنەکانی ئەمەش ئەبێ بەهۆی ئەوەی کە خۆپیشاندنەکان زیاتر بن بەڵام دەمیست لە جەنابەت تێبگەم هەڵویستی ئەنجومەنی مافەکانی مرۆڤ سەر بە نەتەوەی گرتووەکان کە ڕۆژی پێشەمە بڕیارێک داوە کا لێکۆڵینەوەیەک بکەن لەسەر ئەم بابەتەوە خۆ دەزانی یعنی ئەم شەرمەزاری ئەم کردەوەی ئێرانی کردووە ینی ئەم هەڵوێستە چۆن جەنابەت شی دەکەیتەوە؟ بە بۆچوونی من ئەم هەڵوێستێکی زۆر تاقانە بوو ماوەیەکی ئێجگار زۆرە کە شۆرای مافی مرۆڤی نەتەوەیە گرتوەکان ئامادە نەبووە بەو شێوەیە ئێران محکوم بکە ئەم جارە کردویانە لە کۆی 47 ئەندام 25 ئەندام وتیان ئەرێ 6 ئەندام وتیان ناو 16 ئەندامیش بەشدار نەبوون ئەوی کە بۆ من سەرنجڕاکێش بوو بەشداری نەکردنی رووسیا بوو کە چین بەشداری کرد و وتی نا بەڵام رووسیا بەشداری نەکرد ئەم بڕیارە بۆ ئەوەیە
کە کۆمیتەیەک بۆ گەڕان بە دوای ڕاستیەکاندا لە ئێران پەیدا بێ ئەمە معنایەوەیە کە ئیتر مێکانیزمێ دەست پێەکە و هەموو ئەو کەسانی کە بڕیاردەرن و لە کوشتن و بڕین و گرتنی خەڵکو و وەک عەرزم کردی لەو ڕفاندنانیشە بەشداریان هەیە بێ لە خۆیان بترسن بۆ دوا ڕۆژ. دیاردەیەکی سەیر ئەوەیە کە ئەم ئێران دەیەوێ چاوی لە دەرەوەی سنوورەکان ببڕێەوە بە قسەکانی دوێنێ ئایەتوڵا خامنەئیش دەرەکەوت کە دەیەوێ بڵێ کە لە دەرەوە ئیتمینان بدا بە لایەنگرانی خۆیان لە دەرەوەی سنوورەکان کە ئێمە هێشتا لە جێی خۆمان ماوین و ئەو کارەکە ئێوە پێشتر باسی ئۆپەراسیۆنی تورکیاتان کرد بۆ ڕۆژاوای کوردستان کۆماری ئیسلامی ئێرانیش وا دیارە هەموو ئامادەکاریەکەکە بۆ ئەوە ئەویش هجووم بکات هجوومێکی زەمینی بۆ کاک ئەحمەد دەمویست داوا لە بودنەکەم قسەکان دەبڕم نەویست لە بابەتەکە دەرچین دەمویست باسی ئەوە بکەین بە تایبەتیش هەڵویستی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتوێگرتووەکان و کە بڕیاریان داوا لێکۆڵینەوە بکەن ئەگەر لێکۆڵینەوەی کرا پێشبینی چی دەکەین یعنی پێشبینی ئەوە دەکەین کە ئێران پابەندی بڕیارێکی وابێ دەزانیت چۆنە لەم شتانە زۆر جار بووە زۆر جار مەسەلەن بڕیارنامەیەک لە نەتەوەیە گرتووەکان لە ئەنجومەنی ئاسایش دەرچووە و ئێرانی محکوم کردووە و ئێران زۆر دەربەز نەبووە جاری وایە بەڵام ئەم جارە جیاوازیەکەی ئەوەیە کە یەکەم ئەو کۆمیسیۆنە دیاری کراوە دووهەم وەکو عەرزم کردی 25 تەنها 25 ئەندام وتیانە بەڵێ بیکەن و تەنها 6 ئەندام ڕەتیان کردوێتەوە و سێهەم ئێستا ئەوەندە خۆپیشاندانەکان و دەنگدانەوەی ئەم سەر هەڵدان و شۆڕشە کە ئێمە پێی دەڵێن شۆڕشی ژینا لە کوردستان و لە ئێران بەربڵاو بووتەوە کە لە هەموو دنیا دەنگی داوەتەوە ئیتر هەواڵی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەگەر ئەو کۆمیتەی کە بە دوای ڕاستیەکاندا دەگەڕێ شتێکی بڵاو کردەوە یان هاتنە بەر تەلەڤیزیۆنەکان شتێکیانوت خەڵک خێرا گرەی دەداتەوە بە بارودۆخەکەوە دەڵێن ئەها ئەمە ئەوانن وا ژن دەکوژن کورد دەکوژن مافی مرۆڤی تر پێشێل دەکەن ئەعدام و کوشتن و ئەوانە دەکەن بۆیە بە بۆچوونی من کارتێکردنی ئەوێ و زۆر ئەرێنی ئەوێ لە هەموو جیهان ڕاستە ڕەنگە ئەمە لەسەر ئاستی خەڵکی جیهان بێ لەسەر ئاستی جادەی وڵاتەکان بێ یان لە شارەکانە خۆپیشاندانەگووە وەکو هاوسۆزی خەڵکی ئیران بەڵام حکومەتەکان تو بڵێ یان هەڵویستی کیوان هەبیان بڕیاری وا بدەن بۆ ئەوەی کارێک بکەن ئەم ڕەنگە یان ئەم نوتیژە لە ئێرانە ڕابگرن من پێم وایە هەتا ئێستاش دەوڵەتی بایدن و دەوڵەتە ئەوروپایەکان بڕیاریان نەداوە بۆ ڕوخانی ڕژیمی ئێران چین و رووسیا گەورەترین پشتیوانن ئەوە رووسیاش بینیمان لێرە ئامادە نەبوو دەنگی بخاتە دەنگی چین لێرە بە تایبەتی بەڵام یەکشت گرنگە ئەویژەوەیە نیشانەکانی دەرکەوتووە لەبەر لاوازی خودی ڕژیم لەبەر ئەو کێشەکانی ناوخۆیان و لەبەر ئەوەی کە ئەم سەر هەڵدانە ئێزگار زۆر بەربڵاو بووەتەوە وردە پشتیوانی وەیە گەڕان بە دوای ڕێگایەک بۆ ڕزگارکردنی ئەم ڕژیمە کەم دەبێتەوە بۆ نمونە ئەوەی کە دەگەڕان بزانن لە دۆسیەی ئەتۆمیە ڕێکەوتنێک پەلیان بوو ئەمریکایش و ئوروپاش بە پەلە بوون لەسەرەوە ڕێکەوتنێ بکەن ئێستا هێندێک کشاونەتەوە معنایەوە نییە ئامادەی هیچ ڕێکەوتنێ نین بەڵام ئەو قسانەی دوێنەی خامنەیی بە قازانجی ئوروپا و ئەمریکایە چون ڕێگادەستی ئەوان خۆشەکە دەناگە خامنەی دوێنێ کوتبای ئەوە هیچ نییە ئێمە جێبەجێی دەکەین و سیاستمان فلانە و ڕێگایەکی بکردایەتەوە بۆ ئەوە بچن دانووسانەکان هێندێک ئیمتیاز بدەن من پێم وایە وڵاتانی دەرەوە هێندێک دەکشانەوە لە پشتیوانیە بەڵام ئێستا بەو تندبوونەی هەڵوێستی خامنەی و ڕژیم من پێم وایە بە قازانجی خەڵکە ئەمە و دەوڵەتانی دەرەوە زیاتر مسۆگەر زیاتر دەچنە سەرەوە کە دەبێت پشتیوانی بکەن لەم بەڵام کاک ئەحمەد زۆر جار ئێران توانیەتی و کردوویەتی کە بابەتی بۆ نمونە ڕێکەوتنی ناوەکی لەگەڵ جیهانە بەکاربێنێ بەرامبەر بەوەی کە جیهان تا ڕادێک بێدەنگ بێ لە پێشەلیەکانی مافی مرۆڤ لە ئێراندا ئەم جارەش ئەوە بەکاردێنیانە یان هەندێک نوانن نیشانی هەندێک وەکو بڵێ ڕێکەوتن دەکاتن بۆ ئەوەی بابەتی مافی مرۆڤ لە ئێرانە لەبیر بکرێتەوە من پێم وایە ئەم جارە زۆر جیاوازە ینی ئەم جارە ئەو سەر هەڵدانە کە ژنێکی گەنجی کوردی خەڵکی شارەکەی خۆم خەڵکی سەقز لە کوردستان لە تاران بەو شێوە دڕندانەیە کوشتیان و ئەو سەر هەڵدانە مەزنەی لێ دروست بووە کەەوە پەیناوەتە سێهەمین مانگی ئەم جار زۆر جیاوازە
لەبەر ئەوە ئەمجار لەناو خودی کۆنسێرڤاتیڤەکان و کۆنخوازەکانیشە وەک خۆمان وەک لە ئێران دەڵێن ناهەماهەنگی پەیدا بووە و یەکدەنگ نین ئەوە هیچ ڕێفۆرم خوازەکان دەرگایان دەکوتن و دەڵێن بیکەن بۆیە من پێم وایە ئەم جارە لە قاودانی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەم جارە لەم هەلوو مەرجە تایبەتیەدا گوشارێکی زۆرتر دێنێ و ئومێد بە سەرکەوتنی ئەم شۆڕشە و ڕوخانی ئەم پێگای تێرۆریسم و کوشت و کوشتارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشتر دەکات. توێژەر و شرۆڤەکاری سیاسی بەرێز ئەحمەد ئەسکەندری لە سویدەوە لەگەڵ مامۆ زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوەش. دەمەکێدا کۆ خۆپەشاندانên dijî kuştina Jîna Emînî li Îranê berdewam in keçeke Kurd li vir li Washingtona paytext xۆpêşandanan rê dixe û balê dikişîne ser tiştê ku li nava Îranê dibin. Hevkarê me Yehya Berzencî raportek amade kiriye. کچە کوردە مەهاباتیەکە لە ئەمریکا و لە خەمی خۆپیشاندان و پشتیوانی هاونیشتیمانیەکانی لە ئێران لە دوای کوژانی ژینا ئەمینیەوە و دەستپێکردنی خۆپیشاندان سروەش هاوتای سەدان گەنجی تر لەم واشنگتنە لە خەمی ڕۆژێکی تری خۆپیشانداندان. ئەمە لێنە لە واشنگتن دیسی هەموو شەمبانە کۆ دەبینەوە پێکەوە ئێرانی و کوردان بەڵوچ هەموو کۆ دەبینەوە دەچین بۆ تەزاڕات لە واشنگتن دیسی بۆی کە لە پشتیەوە خەڵکی ئێران ڕاوەستین بۆ ئازادی شەڕە بکەین. ڕۆژانە ئاڵای کوردستانیش لەگەڵ خۆیان ئەبا دەخوازێ لە ئەمریکاوە فێری پێکەوە ژیانی ئاشتیانە بین. سروە و ئاڵاکەی بربەستی بۆ دروست کراوە وە لێ خۆوتنی ئەو ڕۆژە گوزەراوە. زۆر مهمە کە هەموو کەس پێکەوە ڕاوەستەیە ئەوڵەکانی ئەگە ئەو ئاڵای کوردستان دەبێت بۆ تەزاڕاتێ پاڵیان پێوە دەنان دەیانگوت ئەوەی ئێرە نییە بەڵام ئەمنە و ئاڵای کوردستانە نابمە تەزاڕاتێ بۆی کە بەڵام کە دەمەوە خۆم جوداکەمەوە دەی بەمەوێت چۆنگە دەمێ نیشانم کە هەموو کەس پێکەوە ڕاوەستاین هەموو کەس پێکەوە هەستاوە دەبێت دەستی یەکتر بەگرین پێکەوە ڕاوەستین ئەو ڕۆژیمە بۆی کە بڕوخێ. هەفتانە سەدانی وەک ئەم کیژۆڵە کووردە ئامادەبوونیان لە خۆپیشاندانەکانی واشنگتن وەک ئەرک دەبینن بەرامبەر ئەو خەڵکەی لە ئێران ڕۆژانە بێ ژێردانە مەرگ ڕوبەڕوو ڕژەمێکی تونند و تیژ وەستاونەتەوە. زومین هەفتەیە کە هاتوینەتە ئێرە ئەمەنێکدانە لەو خەڵکانێکە لەگەڵ تیمەکە ئێرە کار دەکەم بە کسێکی کوردەوە ئەمن ڕەپرزەنتیتیڤی کوردانم لێرە لەسەر ئەو تیمەی جا لە بروەیەکە نیشان دەین کە هەموو کەس پێکەوە ڕاوەستاین کورد و ئێرانی بەلوچ ئازەری هەموو پێکەوە ڕاوەستین پێکەوە کار دەکەین. ئەم هەفتەیە لە واشنگتن سمبولی خۆپیشاندانەکە شاری مەهاباد بوو. ئەو شارەی لەبەردەم زوقمی ویژدانی ڕژێمێکدا وەستاونەتەوە و ئاماری کوژراوەکانی ژڕوونە. لە وتارەکەیدا کچە کوردەکەش کە خۆی خەڵکی مەهاباتە باسی ڕوبەڕووبوونەوەکانی شارەکەی قازی و ڕژێمی ئێرانیە کرد. دەخوازێ شارە گەورەکانی هاوتای تاران پشتیوانی خۆپیشاندانەکان بکەن. ئەلهان زیاتر لە کوشتن و زیاتر لە شەڕەکان لەنێو شارە کوردەکاندانە زیاتر لە شەهیدەکانیش کوردن بەڵام زۆر مهمە بۆی کە ئەو شارە فارسانە وەکو تارانە ئەوانیش هەڵستن پێکەوە لەگەڵ کوردەکان بشەڕ بێن چونکە دەبێت پێکەوە ئەو ڕژیمە بڕوخێنن. خەڵکی ئێران هێشتا لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان بەردەوامن. ڕژێمێکیش بەردەوامە لە دروێنەی ڕۆحە ئازاکان ماوەتەوە ئەو بێدەنجیەی دنیای دەرەوەی خامۆش کردووە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. ئەنجومەنی ئاسایش نیشتیمانی عێراق چەند بڕیارێکی دەرکردووە یەکێک لەوانە پلانێکە بۆ ناردنی پاسەوانی سنووری عێراقی بۆ سنوورەکانی ئێران و تورکیا بەڵام عێراق مەرجی داناوە بۆ جێگیرکردنی هێزەکانی خۆی بە درێژایی سنوورەکانە مەرجەکان چین و بۆ چمە بەسێکن دڵشاد ئەنوەر پامێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵمانە کە دڵشاد ئەم کاتت باش یەکەم شت مەبەست چییە لە بەڵاوکردنەوەی ئەو هێزانە و مەرجەکان لە چی لە ئێران واشتی داوا دەکەن یان لە هەرێمی کوردستان؟ دەخیل دیارە ئەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستانە کردەوەن پێیان وایە ئەوەی کە ئێستا لە ئارادایە پلانێکی ئێرانی تورکی عراقیە بۆ دابڕاندنی بەشەکانی کوردستان لە یەکتری بە تایبەت کە تورکیا ئێستا سەرقاڵ یامەدەکاریە بۆ هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان
و ئێرانی شەیەوێت لێرەوە هێزەکانی عراقی سنوورەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆل بکەنەوە. بەڕای بەرپرسانی هەرێم ئەمە پلانێکی ئیقلیمیە بۆ دابڕانی بەشەکان لە یەکتری و ئەمڕۆ نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان هەر بۆ مەبەستە سەردانی بەغدای کردووە و بە پێی و زانیارانەی کە لای ئێمە نێچیروان بارزانی و بەرپرسانی هەرێم ڕازی بوون بە نردنی هێز بۆ ئەو سنوورانە، بەڵام کۆمەڵی خواستیانەیە لە نێویاندا مەسلەی زیندوکردنەوەی ڕێکەوتنەکەی پێشتری شنگالی تایەوە، لە نێویاندا ئایا ئەو هێزانی دێنە سنوورەکان کێن، چۆن لەگەڵ هەرێمی کوردستانە ئیتفاقەکرێ و چۆن مامەڵەیان چۆنە بێ. هەموو ئەمانە کۆمەڵێک پاکێجن پێکەوە کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و بەرپرسانی عراقی گفتوگۆی لەبارەوەکەن، بەڵامەوەی کە تاکو ئێستا ڕوونە ئەوەیە کە بەرپرسانی عراق و ئێران و سووریا و بە دیاریکراوی عراقەکان پێداگرن لەسەرەوەی کە هێز ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان بکەن و بە پێی و زانیارانەی کە دراوە بە من بەشێکی تری داواکاریەکانی عراق لە دوای نردنی هێز بۆ سنوورەکان مەسلەی مەرزەکان و ئەو خاڵە سنووریانەیە کە لەگەڵ وڵاتانی دراوسیا هەیە، بە تایبەتی کە ئێستا عراق تێگەیشتووە لەوەی کە هەرێمی کوردستان لە بەردەم ئەگەری هێرشی تورکیا و ئێرانایە، بۆیە پێویستی بە هێزی عراقیە بۆ پاراستنی سنوورەکان، بۆیە بەشێک لە مەرجەکان یاخود عراقەکان ئەیانەوێت ئەمە بقۆزنەوە ئەم مووقفەی هەرێمی کوردستان و خواستی زیاتر بەسەر هەرێمی کوردستانە بسەپێنن و داواکاریەکانیان زیاتر بخەنە ڕوو، بۆیە لە ئێستادا لە گفتوگۆدان، بەڵام هەموو ئاماژەکان بۆ یەکەوان هێزەنێرن. بەڵام هیچ جوڵەیەک هەیە یعنی سەربازی عێراقی لەشکری عێراقی لە هەرێما هاتوون دێن کەی دێن لە شوێنێکادا دەنڕێن ئەگەر ڕێکەوتن بکرێ. تاکو ئێستا دەخیل گفتوگۆکان چڕ کراونەتەوە، تاکو ئێستا هیچ جوڵەیەکی هێز نییە، بەڵام چاوەڕوانەکرێت دوای کۆتاییاتنی گفتوگۆکان ئەو کات جوڵە بەهێز بکرێ، بەڵام تاکو ئێستا جۆری ئەم هێزەی کە دێتە سنوورەکان تا ئێستا مایەی مناقەشە و گفتوگوۆیە. بە تایبەتی ئێرانیەکان هەرێمی کوردستان تۆمەتبارەکەن بەوەی کە لە سنووریەکانەوە چەک دزەی کردوتە ناو خاکی ڕۆژەڵاتی کوردستان. دەوترێت داواکاریەکانی ئێران ئەوەیە کە هێزێکی تایبەت ئەو سنوورانە بگرێتە دەست. دیارە ئێرانیەکان بێگومان ڕوونە کە حەشدی شعبی نزیکن لە ئێرانیەکانەوە بۆ ئەوەی بێن ئەو سنوورانە، بەڵام بێگومان هەرێمی کوردستان بەمە ڕازی نییە لە هەرێمی کوردستان زیاتر هەوڵەکانی بەو ئاراستەیە کە عراق پۆلیسی پاسەوانی سنووری هەیە کە هێزی زیاتری پاسەوانی سنوور ڕەوانەی سنوورەکان بکرێتەوە ئەرکی پاراستنی ناوچە سنووریەکان بدرێتە دەست هێزی پاسەوانی سنوور. بەڵام وەکەوەی کە لە ڕابردووشتا بینیمانە ئێرانیەکان کە ئێستا پێداگریەکەن و هەڕەشەی جوڵە پێکردنی هێز بۆ ناو خاکی هەرێمی کوردستانەکەن، ئەوان تا ڕادەیەکرێ بڵێن لەگەڵ هێزە فەرمیەکانی عراقیشا گرفتیان هەیە و متمانیان پێیان نییە. بۆیە ئەمە تاکو ئێستا مایەی مشتومڕ و مناقەشەیە و تاکو ئێستا یەکلانە بۆ تۆ، بەڵامەوەی کە سوورە ئەوەیە کە هەرێمی کوردستانیش نوێنەری هەیە لەنێ ئەو لیژنەیە کە بڕیارە دەن بۆ ناردنی هێز بۆ سنوورەکان. باشە، مادەم وایە کوردەکان بەشدارن لە وتوێژانەدا، بە پێی زانیاری خۆ دڵشاد قەت باس لەوە دەکرێت کە بۆ نمونە پێشمەرگە بەشداری لەو هێزانە بکاتن بۆ وەکو بڵێ پاراستنی سنوورەکان. هەتاکو ئێستا دەخیل ئەوەی کە ئاماژەی پێکرێت تاکو ئێستا باسی بەشداریکردنی هێزی پێشمەرگە نەکراوە. من ئەمەوێت پرسیارەکەت بقۆزمەوە بیکەمە دەرفەتێک بۆ خستنە ڕووی زانیاریەکی تر. هەر ئەمڕۆ وەفدێکی تری هەرێمی کوردستان دوا بە دوای سەرۆکی هەرێمی کوردستان، وەفدێکی حکوومەت هەرێمی کوردستان ئەڕواتە بەغدا. یەکێک لە داواکاریەکانی ئەم وەفدە ئەوەیە کە حسابی پێشمەرگە وەکو بەشێک لە سیستمی سەربازی عراق بکرێەوە بوجە و موچەی بۆ دابین کرێ، بەڵامەوەی کە چاوەڕوانەکرێت عراق ئەمە ڕەت بکاتەوە. بەڵامەوەی کە تاکو ئێستا وەکو تەنسیقەیە بڕیارە چەند لیوایەکی هاوبەش دروست بکرێت بۆ پاراستنی ئەو ناوچە سنووریانە یاخود ئەو ناوچە قەدەغەکراوانەی نێوان هێزی عراقی و پێشمەرگە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دروست بوون و ئێستا جوڵەی داعشیان تێدایە. دڵشاد زستانە و کەچی لە پشتەوەی جەنابەت ئەوەیە وەکو دنیا بەهار بێ لای تۆ. بەڵێ زستانە، بەڵام دیارە کەشەکەی وایە ئێستا کەشەکە وایە و سەوزایش دیارە زۆرش لە شوێنەی کە تۆ لێ ڕاوەستاوی. باران باری و خەڵک دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مامۆ. زۆر سوپاس. زۆر سپاس بێوش. خوندەکاری نێزدیین کو پشتی ێریشên çeteyên Daişê li Şengalê winda bûn 5,000 jinên wan jinav êzdî bûn. Niha li Silêmaniyê ji malbatên xwe dûr dijîn û li zanîngeha Amerîkî xwendekarin ew dibêjin herçendî êrişên Daişê tundiya herî mezin li dijî wan bû lê ew dikarin şiyanên xwe diyar bikin û zêdetir ji xwe bawer bin.
د ڕۆژا تێکۆشینا لە دژی توندیە لەسەر ژنێدا دخوازن vegeren şengalê û xizmeta gel û civaka xwe bikin. Peyamnêra Malê Silêmaniyê agahîn bêhtir hene. لە تراژیدیای جەنگی داعشەوە بۆ سەرکەوتن شارستان سلێمان وەک ژنێکی یەزیدی کە گەورەترین قوربانی دەستی توندوتیژی و تاریکپەرستی بوون مێژووی سەرکەوتنەکانی دەنووسێتەوە لە شەنگالەوە لە ناو 5,000 ژنی ئێزیدی ڕفێندراوەوە بۆ خوێندنی بەشی ئەندازیاری لە زانکۆی ئەمریکی. ئەف 4 ساڵە زلبێ خوێندم و سالەکەم مایە ژمالاخوا دوورم 5 ساعتە ئەو دهۆکە نەزلبێ دەرێمە گەلێکت زەحمەت بووە 2014 و هەتان هەوەکە کە داعش هاتە مالەیمە و هاتە منتەقێمە هەتان ها ئەمە تحسین إنه داعش جەلورە و هیچ وەکە يعني جوێوان هەیە لێ دەرێ. ئەمانە خوێندکارانی ئێزیدین لە زانکۆی ئەمریکی ئاماژە بەوە دەکەن کارەساد و توندوتیژی سەر ژنانی شنگال وای لە ژنانی ئێزیدی کرد زیاتر گزارش لە خۆیان بکەن و داکۆکی لە مافەکانیان بکەن. ئەوان لەگەڵ ئەوەی لە شاری سلێمانی دەژین و دوورن لە کەسوکاریان بەڵام دەڵێن پەیوەندیان لەگەڵ خوێندکارانی تر باشە و هەست بە غەریبی ناکەن. ژنا ئێزدی پشتی 2014 ئەس دبینم بتر خۆیا بوو و بتر دەنگی خۆ گەهاندە عالەمی هەمووکە و ئەو بخۆڕا بوو نیەکی مساعداوەی کرد ینی پشتێکەش دەستی داعش وەگەریا یا هەکە حتى نەکرد دەستی داعشیدا ئەو بخۆڕا بوو شەڕی خۆکردن. After I displaced from my place, there was no hope like. دوای ئەوەی لە شوێنەکەم دەربەدەر بووم هیچ هیوایەک نەبوو زۆر لە خەمی خوێندنەکەمدا بووم مووسڵ سەلامەت نەبوو بۆ ئێمە وەک ژنانی ئێزدی زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەلێکی پێداین وەکو ژنانی کەمینە ئێزدی سکۆلەرشیپی پێبەخشین. شارستان و خێزانەکەی قوربانی دەستی توندوتیژین و بەو هۆیشەوە ئاوارە نشینن. خێزانەکەی لە دهۆک و شارستان لە شاری سلێمانی بەڵام لە 25 نۆڤەمبەردا کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان شارستان دەیەوێت بە تەواوکردنی خوێندنەکەی و گەڕانەوەی بۆ شەنگال جێگە پەنجەی لە ئاوەدانکردنەوەی شارەکە ئەو بەرەنگاریە بسەلمێنێت. ئەس گەلێک معلوماتە و دشتاوان کۆمکم بێ دەرێکە جامعی دوورە پشتی کە ئەستەخەرج بووم ئەسکاربم چم بەگەڕیمە شنگال وەزل وێ دەرێ بشغڵم یعنی ئەس تشتێکی کە ئەکسپریەنسا خۆ معلوماتت خۆ لێ دەرێ ئەس چێ بکەم وڵاتێ خۆ. ژنانی ئێزیدی وەک قوربانیەکی کەمیێنە لە مێژووی مرۆڤایەتیدا کە لە ساڵی 2014دا ڕووبەڕووی ڕفاندن و دەستدرێژی و قڕکردن بوونەوە لەلایەن تیرۆریستانی داعشەوە 5,000 ژن بێسەر و شوێن کران بە هۆکاری جیاوازی ئاینی و نەتەوەیی ئەوان کە ویژدانی مرۆڤایەتیان هەژاند و دنیایان بە ئازارەکانیان بەخەبەر هێنا ئەمەش بووە هۆی ئەوەی دەیان ژن لە ناو ئێزیدیەکان ببنە سمبول و شانازی بۆ نەتەوەکەیان. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. بە پێی لێکۆڵینەوەیەکی زانستی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراق زانیاریەکانیان لە ڕێگەی سۆشیال میدیاوە وەردەگرن کە بوو بەهۆی بەڵاوبوونەوەی زانیاری ناڕاست و هەواڵی ناڕاست لە ڕێگای سۆشیال میدیاوە. شارەزایانی ڕاگەیاندن دەڵێن پێویستە لە ڕێگەی هوشیارکردنەوە ڕێگا لە زانیاریە ناڕاستەکان بگیرێت و گروپێک بۆ بەرگاربوونەوەی هەواڵی ناڕاست و چاواشەکارانە دابمەزرێت. پامری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی لە هەورامانەوە ئەم راپۆرتەی ناردووە. چاوی لەسەر ئەو زانیاریانەیە کە لە ڕووپەڕی سۆشیال میدیا بڵاو دەکرێنەوە. ئەو دەڵێت ڕۆژانە چەندین هەواڵ دەبینین دواتر دەردەکەوێت زانیاریەکانیان ڕاست نین. بازی هەواڵی ناڕاستدا ئەبەزێن بۆ نمونە ئەو هەواڵانەی کە ئەزانن خەڵکێکی زۆر یان موچەخۆرەکان بە شوێن ئاگەڕێن ئەڵێن بۆ بەیانی دابشکردنی موچێ بزانە وەزارەتەکەی تویتایە کاتێک کە پیجەکەیتەوە ئەو لینکەکەیتەوە بینی ئەو هەواڵە واژ نییە 2 ڕۆژ دوای ئەو موچەکەش دابەشەکرێت. بەپێی یەکێک لە توێژینەوە زانستیەکان زۆرینەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان زانیاریەکانیان لە ڕێگەی سۆشیال میدیاوە وەردەگرن. زانیاریەکانی ناو سۆشیال میدیاش کاریگەری لەسەر بڕیارەکانیان هەیە.
سەڵانە بە توێژنەوەکمان کردووە بۆ کۆنفرانسی سۆشیال میدیا و کولتوری بەکارهێنان لەسەر کاریگەری سۆشیال میدیا لە بڕیاری کۆچکردن لای گەنجان بەو دەرەنجامانی کێمە پێگەشتوین جارە یەکەم وێنایەکی زۆر جوان بۆ ژیان لە ئەوروپا و ژیانی کۆچبەری دروست کراوە لەوەیە کە ئەو وێنایە لای گەنج لێرە دروستەکرێت لە سۆشیال میدیا کە بەڕژی لە سا هەفتای گەنجان پێیان وابووان لە سۆشیال میدیاوە وێنەیەکی جوانی ئەوروپایان وەرگرتەوە و ژیان لێ فراهەمە هەلیکار لێ فراهەمە تاواکو بکرێتە ئەمرازێک. سپۆڕێکی میدیایی دەڵێ ساختە هەواڵ و زانیاری هەڵا دیوێکی دیاری سۆشیال میدیایە لە کوردستاندا کە زۆر جار بەهۆی پەلەکردن لە زانیاریەکان زانیاری هەڵا بڵاو دەبێتەوە. هەندێک جار دەکەونە هەڵەی پەلەکردنی هەندێک زانیاری کە ڕەنگە ساختە هەواڵ بێ پەلەی بڵاوکردنەوەی هەندێک فۆتۆ ڤیدیۆ کە ڕەنگە ساختە و دەقیق نەبێن یان هەندێک بابەت کە بەجۆرە لە جۆرەکان کاریگەری دەرونی کۆمەڵایەتی یان سیاسی ئەمانەی لێ بکەوێتەوە بە دیوە نەرێنەکەیدا. شارەزایەکی میدیا دەڵێ گرنگترین کار ئەوەیە کە وشیاری لەسەر هەواڵی ناڕاست و نادروست بڵاو بکرێتەوە. کێشەی ئیکۆچەمبەر هەیە. ئیکۆچەمبەر واتە کەسێک کە شتێک بڵاو ئەکاتەوە کەسەکەی تر دووبارە بڵاوی ئەکاتەوە واتە دەنگدانەوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە ئەمەش گرفتێکی بۆ هەموو وڵاتەکان دروست کردووە. ئەگەر ئێمە بمانەوێت بە تاکی یعنی هۆشیاری وەرگرین لەو بارەوە پێویستە خوێندنەوەیەکی زۆرمان هەبێ هەر هەواڵێک کە ئی خوێنینەوە هەر بابەتێک کە ئی خوێنینەوە بە دوواداچوونێکی بۆ بکەین پێشەوەی کە ئێمەش بڵاوی بکەینەوە یان بە خەڵکی بڵێن. دوای ئەوەی دەنگی ئەمریکا لێدوانێکی ڕۆژنامەوانی نوێنەری زەردەشتەکانی لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە باسی لە کێشە و گرفتەکانی خۆیان دەکرد بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن و پەیجە ڕۆژنامەوانی و ناڕۆژنامەوانیەکان تەنها چەند مشەودێڕێکی چاوپێکوتنەکەیان بڵاو کردەوە. ئەمەش وای کرد نوێنەری زەردەشتەکان ڕوونکردنەوە بڵاو بکاتەوە و تەواوی زانیاری وتەکانی نەگەنە بینەران و بیسەران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دەماکۆ سەرۆکێبەرێ دۆناڵد ترامپ دە ساڵا 2016دا کاندیدێ سەرۆکتیە بوو کارساز و کەسایەتیە ناودار وەکو هۆکارە پرسگرێکان هاتە دیتن دە هەوڵدانە خۆیان ژنوڤە هەلبژارتنە یا 2020دا و پشتی تێکچوونێ وی تەغەزی لەسەر ڕەتکردنا هەلبژارتنان کرد نها گاڤاکو ئەو لە 2024 دنێرە ئەو پلانên سیاسەتا خۆیان بەرێ ڤەدگەرینە بهتر زانیاری دوێ راپۆرتێدا. دۆناڵد ترامپ یەکەمین ڕکابەری فەرمیە لە کێبڕکەی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2024دا کە بۆ دەربڕینی دێدگای خۆی بۆ ئەمریکا بەکاری دەهێنێت. ترامپ زۆر جار زۆرڕەوی دەکات لە قسەکانیدا سەبارەت بە سیاسەتی کۆچبەری دەڵێت ئێمە ئاسایشی سنوورەکانی ئەمریکا دەگەڕێنینەوە و پارێزراویان دەکەین هەر چۆن پێشتر هەمان بوو کە هەرە باشترین بوو. پلانەکانی ئابووری ئێمە دیسانەوە گەورەترین ئابووری بنیاد دەنین کە تا ئێستا هەبوو بێت ئەوەی بە خێرایی بێتە دی. تێڕوانینی بۆ یاسا و ڕێسا من دەست بەجێ داوای سزایی لە سێدارەدان بۆ بازرگانانی مادە هۆشبەرەکان و بازرگانان بە مرۆڤەوە دەکەم. دەربارەی خۆشی دەڵێت سەلماندوومە کە یەکێکم لە ڕازگۆترین و بێتاوانترین کەسانی وڵاتەکەمان. سەرۆک جو بایدن دەڵێت وەرزی داهاتووی جەژنەکان بەکاردەهێنێت بۆ گفتوگۆکردن لەگەڵ خێزانەکەیدا کە ئایا جارێکی دیکە خۆی کاندید دەکاتەوە بۆ سەرۆکایەتی یاخودنا. هاوکات کۆشکی سپی دەڵێت کۆماریەکان زیاتر سەرنجیان لەسەر سەرکەوتنەوە نەک یارمەتیدانی ئەمریکیەکان. پارتی کۆماری هیچ پلانێکی نییە ئەوان هیچ ناکەن جگە لە کاری خۆ دەرخستنی سیاسی. مێژوو ناسان دەڵێن دەستکەوتەکانی سیاسەتی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەوەندە نەبووە. ئەو لە ڕووی یاسادانانەوە دەستکەوتی کەمی بەدەستێناوە گەورەترین دەستکەوتەکانی دامەزراندنی خەڵک و هێرشەکانی بۆ سەر خەڵک بووە هەر بۆیە زەحمەتە باوەڕ بکەیت کاتێک دەڵێیت کە ئەو دەبێتە کەسێک کە سیاسەتی ئەمریکا دەگۆڕێت لە کاتێکدا پێشتر ئەو کاری نەکردووە. لایەنگرانی ترامپ واناڵێن
هێشتا توانی بووی نزیکەی 500 میل دیوارێکی سنووری دروست بکات، هەروەها توانی باجکەم بکاتەوە، توانی کارەکانی هەڵکەنین و گەڕان بە دوای گازدا ئەنجام بدات تا نرخێکی گونجاوی هەبێت و لە ڕوانگەی ئاسایشی نیشتیمانیەوە بەشەکەی دیکەی جیهان بخاتە ئاگاداریەوە کە ئەگەر بەرامبەر ئەمریکا ڕابوەستێت، ئەگەر ئازاری هاوڕێکانمان یان هاوپەیمانەکانمان یان هاوبەشەکانمان بدەیت لە سەرانسەری جیهان، ئەوە هەست بە تووڕێی ئەم وڵاتە دەکەیت. ئەمانە هەموو ئەو شتانن کە دۆناڵد ترامپ دەتوانێت ئەنجامی بدات و کردوێتی. ئەماژەی بەوەش کرد پارتی کۆماریەکان لە ململانیەکانی یاسادانانی ساڵانی ترامپەوە فێر بوون. هەر کەسێک هەڵبژێردرێت بۆ کۆشکی سپی کە بۆ لەمە دووە لە نووسینگەی کۆشکی سپیدا بنیشێت بە شێوەیە کار لەگەڵ کۆنگرێس دەکات کە پێم وایە پێشتر کەس نەیکردووە، چونکە دەکرێت میدیا پشتگوێ بخەن لەبەر ئەوەی زۆربەی ئەمریکا میدیا پشتگوێ دەخات. تەنها یەک شتیش کەمایی مشتومڕی کەس نییە ئەوەیە کە نزیکەی 2 ساڵی تەواوی ماوە بۆ هەڵبژاردنەکان کەچی هەڵمەتی دیاریکردنی سەرۆکی داهاتووی وڵاتەکە لە ئێستاوە دەستی پێ کردووە. شایان پاشا بۆ راپۆرتی ئەنیتا پاوڵ دەنی ئەمریکا واشنگتن. ئێستاش دەچینە لای هاوکارمان سیروان خەچۆ و دوایترین هەواڵەکانی فیڤا و یاریەکانی تۆپپێکە لە قەتەر دەکرێت. سیروان فەرموو. سلااف بینەرێن دەنگە ئەمریکا ئەم دوو ڕۆژان دووری وەکەتبوون لێ هەلبەت جۆش و هەیەجانە جاما جیهانە یا فوتبۆلێ لە قەتەرێ هەر بەردەوامە. دلیستکە هەری داویدا کۆستەریکا 1-0 زۆرا تیما جاپۆنیایە بر دیارiyên din de ya herî balkêş Arjantin û Meksîk hatin berhev. لیۆ مێسی بێگومان ستێرا وێ یاریە بوو نەتەنێ ji ber ku golekî xweşik bir lêbelê ji ber ku bû alîkar dibirina golê duwem yê tîma xwe de pê re jî hêviya Arjantinê dîsa hate vejandin û derbasî qonaxa bê bibe ya ji cama cîhanî li Qeterê. Lê Hewlêrê jî paytexta Herêma Kurdistanê taxa îskan bûye hergav bûye navendeke temaşekirina van yariyên cama cîhanî. Pevnêrê dengê Amerîka Ahmed Zêbarî ev dîmen li dema yariya do ya Arjantin û Meksîkê kişandin. Çayxaneyên îskanê hemû rojên mondyalê bi vî awayî tijî dibin. Kesên amade dibin dibêjin ku temaşekirina lîstikên Kupa Cîhanê bi dost û hevalan re çêjeke din dide seqayê mondyalê. Birastî jî cihekî balkêşa taxa îskan ji bo bi taybet ji bo yariyên futbolê. Îro jî gelî bîneran coşa cama cîhanê bi sê yariyên din ji bilî ya Kostarîka û Japonê didomin. Di heman grupa Japon û Kostarîka de Spanya û Almanya di lîstikeke girîng de tên berhev. Tîma Matador dixwaze bi serkeftinekê derbasbûna xwe ya qonaxa bê misoger bike. Almanya jî dixwaze piştî dorandina dîrokiya hember Japonê sê xalên pêşî di mondyalê de bi dest bixin. Di her du lîstikên grupa F de Belçîka bi Meğribê redlîze ew jî piştî çend xulekane û di yariya dinya wê grupê de Kroatya û Kanada tên hem berhev. Belê gelî bîneran ji bo em bêtir li ser babetên girêdayî mondyalê bi taybet van lîstikên do îro biaxivin niha yarîzanê berê yê tîma niştimaniya Sûriyê û rahînerê futbolê niha li Holanda kawa hisso bawekî zindî mireye kawa berî her tiştî berî em behsa van yariyan bikin em dixwazin behsa tiştekî bike got girînge mondyalê berên tin nebûn îsal bicîtînin ew jî mesela bikaranîna yan karîgeriya kartên zer di dema qonaxên cuda cuda yên vê mondyalê de dikare bêtir ji guhdar yan ji bînenê me şirove bike ka ev yek çi ye girîngiya wê û cudabûna wê îsal çi ye jiyan yên carê berê. Tu bixêr hatine ser çavê me. Ev cara yekî min kartînin kertê zer di grûpê de heger yarîzan kertekî zer bixwe qonaxê duwem de kertê zer namîne. Pêştir yarîzan bi tirz gemê dike eger nav qonaxê duwem yana qonaxê stem qonaxê axîr pêş axîrê eger kertek wî zer heba bi tirz gemê dike nûka ew kertê zer namîne paqij dibe yani tu çi di qonaxê duwem bê kertê zer. û kawa yanî em bêjin di qonaxa şazade meselen heger dîse kertek wergirt û di qonaxa heştan de kertekî din wergirt tê wê watê qonaxa berî dawî de berî gêma dawî de wê ew jî nemîne ya ew tenê behsa grûpa dikin.
نعم بحثا جروبات كر بس بحثا جروب هرقد جروب دي كارت زر بخو تخونا غيد كارتي بي نامين او الشانس كي باش د لاعبي براستي بيشتر قد جروبات كارت كي زر بخو د قونا غيد شازاد كارت كي بخو جيم نصب نهائي نما جيم دك او جي فرق باش دي باشه مورن سر جيم گوبری چند خلکان بداوی کوستاریکا و ژاپن تا پیش بین دکر کو براستی بوی انجام بداوی ببه براسي ام كارن بيجن هر كسك يابان جا وضع خوني طبيعي يابان الناس فريق او قال لك بقوات جو بقى خونا غير دوام ام باور دكم كوستاريكا ويابان شانسي هاردو كوك ويكبون كوستاريكا شانسي خوني باش اني وفرصتك باش داخل جو هر خونا غير دو اي باشا افيك اف انجام هان جبو المانيا واسبانيا تي تشواتي طبعا فرصتك شانسك باش دا المانيا جو بسركه انه كا المانيا كارب تو تعادلك غير اسبانيا شانسي خو ديزا تشيبك جمين الاخيره لقال كوستاريكا يا كوستاريكا بب المانيا بسركه كوا ايرو مغرب جيد ليزو تدسبيكا في مونديالي تجوكو مغرب دباكو ببا هسبي رشي مونديالي جيما يكيدا 0-0 بالجل كرواتيا بوكو جارا داوي بشتي فرنسا ريزا دويد هات ايرو تتشبيش بيندك جيما كرواتيا وبلجيكا بورا مغرب وبلجيكا مغرب وبلجيكا براسي جيمكي برزحمته از باورم جو مغرب ايرو سركفه جبرقو فريقي المغرب فريقي قالكي بقوه قالكي يعني زاني قالكي باش تدنا از باورم ايرو بلجيكا مغرب قوه خوني باش رو بده وشانسكي باش بوخو تشيكش بوخو ناغدو و اف جيم بشتي دورا بشتي چند دقه و دست بك كوا برسامني داوي لسر جيما دو يا امريكا و انجلترا براستيش برغو تيما قالكي باش كيش بو وقالك شروفكارين وقت تجي كو ديتنكو امريكا يعني جيما قالكي باش ليست تسروي كي تشد بيجا وسر بيرفورمانس امريكا بقشتي براسي وكو امريكا روكي باش دا جيمك قالكي خوش ليست جيمك قالكي بر خوش بوجي شانسي وان قالكي تنبو براسي ما باور نذكر امريكا حتى في راده كي جيمي خوش بك لكن رودا انه فريقك تيمك قالكي باش وحتى انجلترا اجي باش تربو باشا قالك سباس كوا حسو راهي فوتبوليت بمرابو سباس بفيجي ام گهشتن داویا وی بشه خلک خو حتی جارك دم بخير و خوشیده از وگرم جم هفکارین خو برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه اجاسا انرژی یا ناونتوی تخمین دکه کو 13 صدی ج اتومبیلن کو ایصال لسرانسری جهان تین فروتن ده الکتریکی بن مایک او سلیون رادگهینه کو دخوازا بکران لسر اتومبیل الکتریکی زیاده دبه دمکه دا کو پیشسازی زورا آستنگین تکنیکی دبه تويوتا بايرس ترامبيلك ونيف بغازي ونيف جبل الكتريكي دخبته ده سال 1997 ده لجابونيا هات دستشان کرن ده سکتور انرژی ده بو پیشنگ لمزخانه اتومبیلان یا پترسن دیروکا ترامبیلن الکتریکی به تسلا ده دست بیکرن که ده سال 2009 ده مدل اس یا خو اشکره کر که داخواز مازن جبو ترامبیلن به تواهی الکتریکی دست بیکر. And in our minds, this is the car that changed the automotive industry. ودهش مدى افترمبيل بيش سازية اوتومبيل جوهرت تواهيا شورشا الكتريكي وكي جو ايرو دبيجن جو هما هر كامبانيا اوتومبيلان لجيهاني بشك جي همي دكارن بداناسينا في اوتومبيل في موديل في ورن شوباندن لی تسلا یکم اتومبیل الکتریکی ننه ستیونز بیجه کو اف مدل 1980 یا جیتکارا ترامبلان یا کولومبیایی یک جگلک ترامبلن الکتریکی بکو هات بکار آنین. لدورة سال 1900 أو تشلج الصدي بو جحمو ترمبيلين قول أمريكا دهاتن فروتن أو باقش بون بكار آنينا وان هسان بو أو صادبون ترامبلین فورت مدل تک و بگازه و دهات خبتاندن جهه وان ترامبلین الکتریکی گرد که اف بهای کرنه داخس و پیش سازی اتومبیلی گوهراند. کامیون الکتریکی یا نویا فورت F-105 لایتنینگ کل امریکای باکور تی فروتن دکاره ده 4.5 ثانیه یانده ج 0 حتی 100 کیلومتر ده ساعت ده بلزینه به حیزا
518 hesp di modela xwe ya herî dawî de ev dibe bêşek ji nifşek nûya vesayetên elektrîkî yên bi performansa bilind. Ev li pêşengeha herî dawî ya li trembêlan ya Los Angeles'de hate pêşendan. Me nîşandana dijital heye ku performansa ve rewşa çerxên ve ji ve re dibêje. Kamyon mîna hevrîkên xwe xwedan taybetmendîn evlehî û navigasyonê yên kompîterê ye û ev yek ji bo rewşên avarte elektrîkî peyda dike. Hûn bi rastî dikarin kamyona xwe û batarya xwe ya mezin bikar bînin da ku xaniyê xwe rûnak bikin. Ew taybetmendiyên serekene ku müşteriyên me bê keyxweş in. Rêveberek ji داویا کورد کنکشن بمینن نافخیر و خوشی خدا حافظ